من خاوەن پێداویستیم دڵپڕ لە خۆشەویستیم بۆ گەیشتن بە هیوام هەمیشە لە هەوڵدام دڵسۆزم مامۆستایە هەروەکو بابە و دایە بەوانەوە ئاسوودەم هاندەری منن هەردەم بەوانەوە ئاسوودەم زۆر دەستخۆشی لە نووسەران و هەموو ئەو منداڵە چاوگەشاناکەین کە دەستیانە بووە لە نووسینەوەی کتێبێک بە ناوی ئاوازی شادی کۆمەڵێک هۆنراوە و هەروەها وێنەی تایبەتی تایە بە درێژایی کتێبەکە کە جگە لە هۆنراوەکان سەرجەمی ئەو تابلۆیانی کە هەیە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کێشاویانە جایسا بەشێک لەو دانەران یاخود بیرۆکانی کە نووسەرانی ئەم کتێبن خاتو ئارەزوو عەبدولخالق و بەڕێزمە کاک نەوزاد مستەفا لە لامان میوانن باسی ئەم کتێباکەن کە ئەم کتێبە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت چاپ کراوە و بڵاو کراوەتەوە بزانی ناوەڕۆکەکەی چییە و بۆچی گرنگە هۆنراوە یان کتێبێک هەبێت بۆ منداڵی خاوەن پێداویستی تایبەت بۆ دەربڕین لەو هەستانی کە هەیەە زۆر بەخێبن دووبارە دەستان خۆش بێ سپاس بۆ ئەم کتێبە خاتوارە زوبالەتەوە دەست پێ بکەم بیرۆکەم کتێبە لە چیەوە هات چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە ئەو هۆنراوانی تایبەتن بە مناڵی خاوەن پێداویستی تایبەت کۆی بکەنەوە یان وێنەکانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کاکە ئازیزەکەم سەرەتا سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی کەناڵە جوانەکەی کورسات بۆ ئەم ستافەمان دوونە ناسا بۆ ئەو سەربازە و نانەی کە لە پشتی شاشەوە ماندوو ئەبن سواز بۆ ئێوەی ئازیز بۆ ئەم بەسەرکردنەوەیە ئاوازی شادی پێویست بوو ئەبوو لەدایک بێت لەبەرەوەی ئاوازی شادی تایبەتە بە شادکردنی دڵی ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەگەر بیرتان بێ من لە کەناڵی کورسات دیمانەیەکمان کرد بۆ نامیلکەی جوجەڵا تایبەت بوو بە مناڵانی قوتابخانەکان تابلۆ کێشراوەکان دەسوخەتی ئەو مناڵانە و بەهرە و جوانیەکانمان خستە ڕوو ویستمان لە تەواوی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین ژاژڵەیی بیرۆکەی بەڕێزیانە کە نابێت چیدی تابلۆکان ئی مناڵان تەنها لە پێشڵنگاکاندا بەکار بهێنرێن و لە دواییدا لە لۆکەرەکاندا خۆڵی لێ بنیشێت لە بروی چەنەها مناڵی زۆر بەهرەمەندمان هەیە کە شانازی بەخۆیەوە بکات لە جوجەڵا ئەوەمان جێبەجێ کرد لە دوا بە دوای ئەوە من سپاسی هەموو ئەو نووسەرە بەڕێزانە ئەەکەم کە هاوکارم بوون لە لەدایکبوونی ئاوازی شادی بیرم لەوە کردەوە کە مناڵانی خاوەن پێداویستی تابەت هیچیان کەمتر نییە لە مناڵانی ئاسایی بگرە زیاتریش ئەبێ خزمەت بکرێن ئەبێ دڵیان خۆش بکرێ ئیدی بە پشتیوانی خی گەورە و هەموو هیمەتی ئازیزان ئاوازی شادی لەدایک بوو لە هەشتی یانزەی 2025 توانیمان دڵی هەموو ئەو مناڵانە شادکەین و ئاوازیان بۆ بژەنی باشە سام تابلۆیانی کە هەیە تابلۆی و منداڵە خاوەن پێداویستی تایبەتیان کە لەوانە ناوی قوتابیەکانیشی لەسرە بۆ ئەوەی کە مافی ئەو قوتابیانە نەفوتێ هەم دڵی پێ خۆشە بێ هەم خانەوادەکەی دایک و باوکەکەی مامۆستاکەی کە سوکارەکەی بڵێ هۆنراوەکە پەیوەندی هەیە بە زۆربیان بڵێ زۆر بەیان سەبوونمنا ئەمە لێرە پەپولەیەکی کێشاوە پەپولە و کۆمەڵک گوڵە یعنی هەر لە نێو گوندان بە بابەتی پەپولە ئەومانش بوونی هەیە ئەنی تەماشاکەن ئەمە خانوویەکە و ناوی خوێندکارەکەشی تایە و لە پشتیشەوە زۆر جوان شتێکە توان وت پێش چاپێکەوتنەکەوتان منداڵی نابیناشی تایە توانێتی وێنە بکێشێت ینی وێنی نابیناشیەوە بەڵێ چوار قوتابی پەیمانگای ڕووناکی بۆ نابینایان تێدایە کە هێندە بە جوانی بەرەو پیری کارەکەمان هاتوون من چاوی خۆیان و خانەوادەکەیان و مامۆستاکانیان ماچەکەم باش مامۆستا نەوزاد چەند گرنگە کتێبێکی ئاوە لە هەموو ماڵێکی خاوەن منداڵێکی خاوەن پێداویستی هەبێ سەرەتا ڕێز و سڵاو و پێزانین بۆ تەواوی بینەران بوونی ئەم کتێبە یەکەم جار بەرهەم و توانای ئەو قوتابی خاوەن پێداویستە تایبەتانە دەرەخا بەری ڕەنجیانە زۆر جوانە زۆر باشترە زۆر گرنگە لە ماڵەکانیانە هەبێ دووەم بۆ قوتابیانی کەش کە بەشدار نەبوون هاندانێکە بڕوا بەخۆبوونە متمانەیە ئاراستەکردنیانە ڕۆ و هەوڵدان بەوەی کە درۆڵێتر بنووسێ خۆی بینێتەوە لەم بابەتانە ئەویش چاو لەو کار نەکەر خۆی قوتابێکی کە بەشدار نەبووە ئەویش بە دڵنیاییەوە کار بۆەوە کە جارێکی کە و لە بەرهەمێکی کەی
کۆمەڵی نووسەریکەیە ئەویش بەشدار بێ و یان من ئێستا کاردانەوەم دیوە من وکو مامەسایەک لەناو مەکتەبام زۆر مناڵیان بۆ لام کە ئەم کتێبا بین ئەڵێ مامۆستا حەزەکەین بەرهەمی ئێمەشی تیابێ لە کاتێکەمە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە و مناڵی ئاسایی مناڵی خاوەن ئەمەی کوێ وەرگیراوە خاوەن پێداویستی چی خوێنەرگەیەک وەرگیراوە ناوچەیەک چۆنیە مامۆستا خاتو ئارەزوو ئەمەژەی پێ وەڵامێکمان سوپاس دەکەم دوای ئەوەی کە ئەو بیرۆکەیە لام گەڵاڵە بوو لە دوای جوجەڵا سەردانی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیم کرد بەڕێزیان پشگیریان دەربڕی بەوەی کە ئێمە بەردەوام بین لەو کارە و ئەویش بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت سپۆنساری ئەو کارەمان بۆ بکە ئێدی من لەگەڵ پەیمانگاکانی هیوا بۆ نابستان پەیمانگای ڕووناکی بۆ نابینایان پەیمانگای ئاوات بۆ داون هەروە سنتەری ئۆتیزم هەروەها لەگەڵ قوتابخانەی مەولانە خالید بەشی خوێندنی نائاسایی کۆنتاکمان کرد بە خۆشحاڵیەوە من لەم کەناڵە جوانەوە سپاسی یەک بەیەکی مامۆستایان و هەموو بەڕێوەبەرە ئازیزەکان و چاوی ئەو قوتابیانە ماجەکەم سپاسی هەموو خانەوادەکانیانەکەم کە زۆر بەدڵسۆزانە هاتن بەرەو پیرمان لەگەڵ مامۆستا دیاری دانیشتین لە ڕووناکی بۆ نابینایان وتم مامۆستا وێنەی مناڵانم ئەوێت ئەوەی کە زۆر جێگای خۆشحاڵی بوو بۆ من بردمی بۆ ژوورێک کە هەمووی وێنە کێشراوی مناڵانی نابینا بوو وتی مامۆستا مناڵی زۆر بەهرەمەندمانەیە وێنەکان بەم جۆرەن و بەم شێوازن ئیدی ئێمە بە پێی پێداویستی خۆمان وێنەکانمان هەڵبژارد و سپاسی یەک بەیەکی هەموو ئەو ئازیزانە ئەەکەین کە هاوکارمان بوون وێنەکانیش زۆر جار تعبیرن لە سەردەمێکی ناخی خۆی بۆ سەردەمێکی ئێمەمان مامۆستا نۆزات چۆن کۆبوونەوە لەگەڵ ئەم کۆبوونەوەی چۆنی بۆ کۆبوونەوەی نووسەران و چۆن بڕیارتاندا ئەوە بە دەستەجەمعێم کارە بکە خۆی هەموو کارێک سەرەتا بیرۆکەیە ڕاست بیرۆکەکەی خاتون بۆ خات و ئارەزوو بوو دواتر توی لەسەر بیرۆکەکە ئیشەکەی کۆنتاکەکەی لەگەڵ کۆمەڵێک شاعیر نووسەر بەپی بەرنامەی ئەو کارە پەیوەندیان پێواکەیت و ئیشی لەسەرکەن پەیوەندی من بەو کارۆ کاتێ دەسی کرد کاری کاتێک خاتون داوای لێکردم وەکو نووسەرێک وەکو شاعرێک بەشدار بم جگە لەوەش کاری پێداچوونەوەی بەرهەمەکان لە ڕووی ئەدەبی لە ڕووی پەروەردەیی لە ڕووی دەرونی لە ڕووی زمانەوانی بە من سپارت و تا سەرجەم بەرهەمەکانە هاتە لای من وەکو فلتەرێک هەرچەند هەموو شاعیرەکان شاعری بەتوانان شاعری بە ئەزمونن بەڵام دنیای مناڵ جیاوازە ئەدەبی مناڵان کۆڵەکەی بنچینەی کۆڵەکەی بنچینەیە پێداویستیە مەرجی خۆی هەیە لەبەرەوە من ئاهاتم لە ڕووە پەروەردەیەکە لە ڕووە دەرونیەکە لە ڕووە زمانەوانیەکە پێداچوونەوەم بۆ کرد و ئەم گەڕانەوە بۆ خاتون بۆ خات و ئارە ئێستا شتێکت هیچ جەنابتە مەتەڵ پێم وایە پێم خۆشە خۆت بیخوێنیتەوە بزانم ئەمە هەم مەتەڵە یعنی هەم تعبیر لە وێنەکەشەکە و هەم لە هەمان کاتیشدا مێشکی مناڵی خاوەن پێداویستی تایبەتیش ئەجوڵێنە پێم وا بێت لاپەڕە چواردەیە کاک نەوزات ئەڵێ ئەزانی ناوم چیە خۆت بیخوێنەوە ئەمە هەندانە بۆ مناڵی ئاساییش ڕاستە ئەزانی ناوم چییە شێو و ڕەنگ گرنگ نییە جاندارێکم لە چوار پیت باش مەپرسە لە کوێژیت من حەزم لە ناو ئاوە دەرکەوتنم تاوتاوە کاتێ مرۆڤە بینم ڕائەکەم ڕانامێنم چونکە بە تۆڕ و قولاب بۆ خوانی خۆی من ئەبات وردی لە هەر نامناسی گیانداری ئاوی ماسی لە کۆتایەکە وەڵامەکەشمان ناوە ڕێک وەڵامەکەش لە کۆتایی ئەڵە گیانداری ئاوی ماسی یەکسەر خوێنکارێکیش بناوی دارین دیاری وێنێکی جوانی ماسی دارین دیاری حەزەکەم لەم کەناڵە جوانەوە سوپاسی بکەم چاوی ماچکەم یەکێک بوو لەو قوتابیانەی زۆر زۆر دڵی خۆش بوو لە پەیمانگای ئاواتە کاتێ بەرەو ڕووی کارەکە هات دیمانم لەگەڵ کرد هێندە دڵی خۆش بوو نێزانی چۆن خۆشی خۆی دەربوو بەڕاستی باشە ئەم نووسینە کاک نەوزەر لە تۆشم پرسی وەڵا هەر پێم خۆشە وەڵامێکم دەست نووسین بۆ مناڵ تۆزێک بەرپرسیارەتیەوە هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی زانستیەوە لە ڕووی زمانەوانی تۆ زۆر جوانەمەوەدا ببوورە لە ڕووی ئاڕاستەکردنەوە بۆ کاری چاکە بۆ کاری چاکەش بێ لە ڕووی چۆن پێ بڵم گەشتبینی ژیانبینی هیوا بەخشی بەڕاستی ئەم کتێبە تایبەتەوە بۆ مناڵی تایبەتە ئەبێ هەمووی گەشتبینی بێ هەمووی دوا ڕۆژبینی بێ خات و ئارەزوو گرنگە ئەمە لە خوێنەرگاکان نام کتێبە هەبێ
بەدڵنیاییەوە مثال ئێمە ئەوە وەکو کردوتەوە خۆمان دابەشی بڵێ بڵێ مامۆستا ئەنوەر بە خۆشحاڵیەوە من لێرەوە سپاس یەکەم مامۆستا ئەنوەر کەریم بەڕێوەبەری خوێندنی نایاسایی لە سلێمانی لەگەڵمان کۆنتاکی هەبوو زۆر بەڕێزەوە پێشوازی لێ کردین لە ڕێی بەڕێزیانەوە یەکی نوسخەیەک دوو نوسخە ئەچێ بوو هەموو ئەو قوتابخانانی سلێمانی کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی تێدایە و خوێندنی نائاساییان هەیە هەروەها من سوپاسی بەڕێز خاتوکوێستانەکەم کە نوسخەیەکی زۆری بڵاو کردوتەوە بە شێوازێکی گشتی لە هەڵەبجا لە سەیسایەق هەروەها لە دوهۆک لە هەولێر هەر بۆیە من دەستخۆشی لە هەموو لایەکەکەم حەزیش ئەەکەم لێرەوە پەیامێکم هەبێ بۆ وەزارەتی پەروەردە کە بەردەوام بن لەم کارانە ئێمە وەکو نووسەران خۆبەخشانە هاوکاری هەموو لایەکین تەنها مناڵان دڵیان شاد بێ و خاوەن پێداویستی تایبەت هیچی کەمتر نییە لە مناڵان نائاسایی بڕوات هەبێ هێندە بەهرەیان هەیە هێندە جوانن نابیناکان چاویان نییە بەڵام بە چاوی ڕوح ئێمە بینن ئێمە خاوەن چاو لەوانەیە زۆر جار ئەو جوانیانە نەبینین بەڵام ئەوان لە ناخەوە ئەو جوانیانە ئەبینن زۆر حەزەکەم بزانم کام وێنەیان وێنەی مناڵێکی نابینایە ناویشی خۆشحاڵیەوە بەس حەزم مەکرد بزانم کام تابلۆیان کام وێنیان وێنەوە لاپەڕە 63 باشە شعری نابینا هەر تایبەتمان کردو بە مناڵەکە نابینا بەڵێ حەزیش ئەەکەم لێرە ئەو شعرە بخوێنمەوە پێشکەش بێت بە هەموو مناڵان بەڕێز شعری مامۆستا ڕزگار خدرە دوا بە دوای ئەم شعرە حەز دەکەم ئاماژە بە چەند شتێکی تر بم کە لێرەوە گرنگ و پێویستە نابینا ڕاستە کە نابینام بەڵام نابین نیم ژیر و بەتوانە بێبەش لە ژین نیم بەدڵ دەڕوانم ئەوانەی کەوا چاوساغن بەڵام بێعەقڵ و بڕوا نابینام بەڵام بینام تەواوە دڵم ڕۆشنە و هیوام نەبراوە هەستم بەهێزە و هەنگاوم پتە و جیاواز نییە لام ڕۆژ بێت یاخود شەو لێرەوە من سوپاسی یەک بەیەکی ئەو نووسەرانە ئەەکەم کە هاوکارمان بوون لە دوای ئەوەی کا بیرۆکەکەم لاگەڵاڵە بوو زامنی سپۆنسەرم کرد گروپێکی تەلێگراممان دروست کرد و جۆینی هەموو ئەو نووسەرانەمان کرد کە لە بواری ئەدەبیاتی مناڵانە کارەکەن زۆر حەزم کرد هەنێ لەو نووسەرانە تازە دێنە بوارەکەەوە وەکو پشتگیریەک و پاڵپشتێک حەزمان کرد زۆربەی ئەو نووسەرانە بەشدار بن کاکە ئاری ئاماژەت بە شتێک نەدا لەوە ئەچێ بیرت چوو بێ ئەم نامیلکەیە تەنها شاعر نییە بەڵە چیرۆکیشم لەسەرەوە بەڵێ بەڵێ چیرۆکیشە چیرۆکەکانیش هیوا بەخش و ئاماژەیە بە هەموو ئەو چین و توێژە ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەت هەر لێرەوە من سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنم بۆ نووسەر و مامۆستای کۆچکرد و مامۆستا عەبدولی حەمەباقی سیمای جوانی ئەم شارە یەکێک بوو لەوانەی کە لەم نامیلکەیەدا بەشدار بوو بەڵام بەداخەوە مەرگ و نەخۆشی بواری نەداکە لە دایکبوونی نامیلکەکە ببینێت من لێرەوە سوپاسی خانەوادەکەی ئەەکەم کە لە ناساندنەکەدا بەشدار بوون لەگەڵمان ڕۆحی شاد بێت لە بیرۆکەکە شاکاک محەممەد ئەڵۆی ئەوی شکل هاوڕێزەکانمان بووە بڵێ باشە یەک پرسیاری تر کاک نەوزاد ئەم کتێبە هەست ناکێ بێ بەردەوام بێ یعنی ئەمە ئێستا کۆمەڵێک هۆنراوە و کۆمەڵێک چیرۆک و کۆمەڵێک وێنەی مناڵی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە بەڵام ڕەنگە ئیتر لەمڕۆ دەیان هۆنراوەی تر سەرهەڵ بدا دەیان وێنەی تر بکێشرە لەلای منداڵی خاوەن پێداویستی تایبەتەوە پێتان باش نییە ئەم کتێبە زنجیرە کتێبێک بێت و بەتەکی دوایە بەڵام ئەزانی چۆنە کاگاری بڕۆ و خەنەعات کە ئێستا هەموو نووسەران بەگشتی یان بێت جیاوازی شاعران ئەدیبان خۆشحاڵن و داواکاریشن لە کارێکی ئاوایە بەشدار بێت پرۆژە هەموو کات ئامادەیە چکە خەڵکەکە خۆبەخشانە چاوی لە هیچ نییە پێی خۆشە هاوکار بێ کێشەی سەرەکی ئێمە وەکو نووسەران وەکو شاعیران وەکو ئەو کەسانی لە پشت ئەم پرۆژەوانان بەڕاستی دەستی هاوکاریە کەسێک چۆنە پێ بڵم پرۆژەکە بگرێتە خۆی من حەزەکەم ئاماژە بە شتێ تێچۆکەیەتی بەڵێت تێچۆکەی من حەزەکەم ئاماژە بە شتێ بم بڕۆ قەنەعەتکە ساڵی 2007 من لەگەڵ مامۆستا هەڵکەوت سەرپەرشتیاری پەروەردی لە مەجالی مۆسیقیای شەکە داوای کوتی کاک نەوزاد پێم خۆشە داوا کراوە پرۆگرامی باخچەکان دانین 4 ساڵ و 5 ساڵ باش
هۆنراوە بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ جیاواز بێ و بۆ باخچەکانی هەموو هەرێمی کوردستان هاتین کۆنتاکتمان کرد لەگەڵ شاعیرەکان و پەیوەندیەکی زۆر و کۆمەڵێکی چاک بەرهەممان کۆ کردە و ئیشمان لەسەر هەمووی کرد وەرحاڵ مامەسا هەڵکەوت بۆ پەڕی لێبوردەوە بۆ پەڕی تواناوە نۆتەی بۆ دانا بوو بە کتێبێکی تا ئەم دقەیە جواب نییە تا جوابی نییە کە بکرێت بە تەکید ناکرێت ئەم بارودۆخی کە هەرێمی پیاڕۆ ئەها ئەم چۆن پێ نەزم بە کوردی تەقەشفەمادیە ئەم دەستگرتنەوەی وای کرد زۆر کار ئەم بەرهەمە ڕاستە وەزارەتی کار کردوێتی بەڕاستی ئێمە لە چاوەڕوانێکی زۆرا بووین خات و ئارەزوو کە پەیوەندی بەمنەوە کرد بۆ ئەم بەرهەمانە شەوی چەند بەرهەمێکی بۆ منە نرد ئەوی کاک نەوزاد مانگی 12 بۆ بۆ مانگی 2 ئێمە ڕەسمەکە بکەین لە شەوێکە 5-6 بەرهەمانە بینی بەڵام دوا کەوت بۆ مانگی 11 جا بزانە ئێستا ئەم بەرهەمە 1000 تیراژی لێکراوە من پێم باش ئەم بەرهەمە کەمەوە من پێم باشە 5000 بێ ڕاستە هیچ نەبێ لە هەر مەکتەبێکە دەنوسخەی ئاوا هەبێ ئێستا ئێمە هەندێک مەکتەبمان بەڕاستی بەسەر کردوێتەوە کە چۆتە هەولێر و دووەک چۆن بێ کاردانەوەی زۆر باشیە بۆ داوا کراوە چاپی کە بکرێ من لێرەوە داوا ئەکەم لە وەزارەتی پەروەردەوە کە بگرێتە ئەستۆ چەند نوسخەیەکی کەم 5000 نوسخەیەک لەمە هەر خۆی بیکە بە دیاری خۆی و لە بری ئەم کۆمەڵە مناڵە با کۆمەڵێ مناڵی تری ئاسایش و خاوەن پێداویستی تایبەت بەرهەمی خۆیان ببینن ئاوازدانەرە بەڕێزەکان من لێرەوە داواتان لێکم کە بەڕاستی ئەمە هەمووی هۆنراوەی حازر هەمووی گۆرانیشە کراون بە گۆرانی هۆنراوەی گۆرانیانی ئاسانە بۆ سەرزار بۆ وتنەوەی قوتابیان بۆ ئەوەی کە لەبەری بکەن و بیڵێنەوە هەمووی بە شێوازی ئێستاگەر گۆرانی بوونایە گۆرانەکانی لەگەڵ سیدیە کارڕاپێ چێم کتێبا کراو بە بڕەپارەیەکیش بفرۆشای هەم هەندانێک بووەوەی کە چاپەکەی بەردەوام بێت هەر داهاتەکەشی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بکرێتەوە دەستان ببوورە کاگاری کاکە نەفرۆشیە با دیاری بی دیاریکی جوان بێ بچێت هەموو ماڵێک ئێمە خۆ بەخشانە کارەکەین گرنگەوەیە چاویان نووسەران ببینێت نووسەران بەسەر بکەنەوە نووسەران شتی جوانیان پێکاکاری من سەرەتا ئەم توانی خۆم هێندەی 4 ئەوەی نامیلکەیەک من هۆنراوی مناڵانم هەیە ئەم توانی بە تەنیام کارە بکەم وەکو بیرۆکەکەش و وەک بەڵام من حەزەکەم ئەمە ببێ بە سمبولێک ببێ بە چاولێکەریەک بۆ هەموو نووسەران بەردەوام لە پشتی یەکدی بن بەردەوام هاوکاری یەکتر بکەن بەردەوام نامیلکێت بڵاو دەبێتەوە بە ئەنانیت یەک کەسی تێدا نەبێت بەهار تەنها یەک کەس نەبێت با بتوانین بە دەستە جەمعی کار بکەین سەرکەوتوو بن خاتوار عەبدولخالق کاک نەوزاد مستەفا سەرکەوتوو بن زۆر سوپاس بۆ ئەم کتێبە جوانە کاک محەممەد دەڵۆیش بێگومان لەگەڵ هەموو نووسەر شاعیرانی کە بڵاوە جان نووسەرەکان بەڵێ سوپاسدانەکەم لەم کەناڵە جوانەوە حەزم کرد سوپاسی یەک بەیەکی ئەو نووسەرانە بکەم کە هەمویان وەکو سەربازێکی ون لەم نامیلکێدا لەوانەیە لە شاشەی تیڤیەکان تەنها من و مامۆستا نەوزاد دەربکەوین بە حکمی ئەوەی من خاوەنی بیرۆکەکەم مامۆستا نەوزادیش خاوەنی هەموو ئەو پێداچوونانەوەیە کە بۆ شعر و چیرۆکەکان کراوە لێرەوە سپاسی تایبەتم بۆ مامۆستا یاسین ژاژڵەیی کە هەم دیزاینەرە هەم خاوەنی بیرۆکەی تابلۆکانە بۆ مناڵان بە شێوەیەکی گشتی سپاسی یەک بەیەکی ئەم ئازیزانە ئەەکەم سەرەتا سپاس بۆ ئێوەی ئازیز کە ئێمەتان بەسەر کردەوە بنەماڵی کۆچکردو مامۆستا عەبدولی حەمەباقی مامۆستا ئەمین سەپان بەڕێز مامۆستا ئەمی سەپان بەڕێز کاک سیروان حەمەڕەشید بەڕێز مامۆستا عەبدول حەمەڕەشید بەرزەنجی عەلی حەمەڕەشید بەرزەنجی ببورن بەڕێز مامۆستا ئەمین سەپان مامۆستا زارا ئەحمەد جاف مامۆستا نەوزاد مستەفا مامۆستا ڕزگار خەزر کاک بەرزان حسێن کاک عەبدوڕەحمان تاوەگۆزی کاک محەممەد هەڵۆیی کاک عوسمان بەرزەنجی مامۆستا دڵسۆز تۆفیق کاک حەمەتەکێیی کاک ئامان شارباژێڕی کاک ڕزگار عوسمان مامی خاتو گوڵزار فەرەج کاک بورهان جاف کاک محسین حەسەن کاک هەژار چۆخماخی خاتو تارە ئەمین سەپان خاتو دێرین جەمال خاتو پەیام ئیبراهیم خاتو ئەندریا پێشڕە و کە خۆی یەکێکە لە نووسەرەکان کە خۆی خاوەن پێداویستی تایبەتە و زۆر تایبەتە بەڕێز کاک ئازاد پێنجێنی سەرکەوتوو بن هەمووانی کە بەشدارن لە کتێبی ئاوازی شادی بە هیوای بەردەوامی و درێژە پێدەری ئەم جۆرە خەباتە.